یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەبی سیاسی ماوەی چەند ڕۆژێکە دەستی بە سەردان کردو بۆ لای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لە سەردانەکانیشیدا تاکید لەسەر دوو خاڵی گرنگ دەکرێتەوە. خاڵی یەکەم پەیوەندە بەوەی کە دوای ئەوەی کە چاندێکی باڵای یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی وڵاتی ئێرانی کرد و گەڕاوە بایەخ و گرنگی و ناوەڕۆکی کۆبنەوەکانی یەکێتی لەگەڵ لێپسراوانی باڵای وڵاتی ئێران کۆماری ئیسلامی ئێران کە چۆن کۆبوونەتەوە و ناوەڕۆکەیان پێگەیاند بە تایبەتی لەبارەی ڕێفراندۆمەوە. و خاڵی دومیش ئەوەیە دروستکردنی کۆدەنجی سیاسی و گەیشتنەوەی ئاشتەوایی سیاسی لە نێوە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لەبارەی ڕێفراندۆم و هەڵبژاردنەکان کە دێنە پێش هەڵبژاردنی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئەوە بوو یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی تەواوی بەشێک لە لایەنە سیاسیەکانی وەکو پارتی دیموکراتی کوردستان زەحمەتکێشان یەکگرتو و کۆمەڵ ئەم لایەنانەی کردووە. ئەم ڕۆژ لە بارەگەی مەکتەبی سیاسی یەکێتی مەکتەبی سیاسی کە هەریەک لە هەڤاڵ مەلا بەختیار لێپسراوی دەستەی کارگێڕی هەڤاڵ سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ لایەنە کۆتاکان با بڵێن لایەنە سیاسیەکانی مەسیحی تورکمانی ئەرمەنیەکان کۆ دەبنەوە و ئەمانە 11 کورسی کۆتانیە لە پەرلەمانی کوردستان. ئەمانە بەشێکن بۆ هەوڵەکانیان بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئەمانە دەستێکی باڵایان نەبێت چونکە پەرلەمانی کوردستان پێویستی بە هەموو لایەن و دەنگەکان هەیە. ئەمڕۆ ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێت دەرەنجامی تەواوی کۆبوونەوەکانی لەگەڵ لای لایەنە سیاسیەکان یەکێتی نیشتمانی کوردستان هەمووی لە چوارچێوەی پاکێجێکە پێشکەش بە لایەنە سیاسیەکان کردووە دوای دەرەنجامەکەش وەرەگیرێتەوە. ئەوەی گرنگە کە مەهام و ئامادی یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان بەتەنیا گەیشتن بە چارەسەرێکی باشە و دۆزینەوەی دەرەچەیەکە بۆ دەرچوونی هەرێمی کوردستان لەو قەیرانە سیاسی کە تێکەوتە بە تایبەتی هەم لە کارەکردنەوەی پەرلەمان و هەم لە ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و هەڵبژاردنەکان. وە لە هەمان کاتیشدا